بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أتينا سر بابتي كيتر لو بابتاني كمانجي رمضاني بيروز رمضان ومزقوت. أتينا سر بابتي إن شاء الله تعالى. خواهي پروردگار القرآن بيروزا فرمي إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر وأقام الصلاة وآتوا الزكاة ولم يخشى إلا الله. أواني كمزقود آودانك نوا خواهي قرباس أوانك أو كساني كمزقود مالكاني خوا آودانك نوا أو كسانا كأباوريان بروجي دواي هي ونيوش دكن زكاة أدن أوانا أهلي خوان أوانا خلقانيك الأخوة أدرس مبستيان آودان كرنوي مالي خوا مبستيان خوايا حش مبستي كان نيه خواي قولا أما وكوي باسي صفتي أو كساني كان آودان كرنوي مالي خوا آودان كرنوي مالي خواش علماء فرمويانا دو بشكي أويا كدروس كردني بناي مزقوت كرستي مزقوت حتى تواو دبي أما تعمير كردني مزقوتي فيلا يعمر أقريته. أما بشي يكم بشي دومي أواني كدين عبادة أكن عبادة شبه معناي خوا پرستي أكن لنا أو مزقوتا أوش بمعناي كتيتي إعمار بمعناي تعمير كردني مزقوت هردو بش أقريته وهردو بشي أقريته ومزقوت كواتا إنسانك معناي مزقوت درستك. أما خير زورة في غمري خواه فرمي عليه الصلاة والسلام بأندازي كلاني كوتريك ترچنك بزان أولا مزقوت يدروز بكي خواه يورم مالك وقصرك اللي باش تابو دوسك چنك گرنگه يعني شرط نية مزقوت يبكي إلا زور قولة بيه گرنگوي إنسان هر مزقوت يقبش كلانج بيه بەڵام ئەو مزگەوتە حتا قیامەت سەدەقەیەکی جاری و نەبڕاوێ. ئەمە یەک دووەمیان ئەوانەی کە عیبادەتەکەن. ئێستا بۆ نمونە ئێمە زۆر جار لەوەیەوە نەزانین یان بزانین و کەمێ لە فکرمان چوو مزگەوتێ لە گەڕەکێکایە لە لادێیەکایە ئەم لادێیە ئەم گەڕەکە نوێژی تیاناکە نوێژی تیانیە هەر هەموویان گونەحبارن. ئەو گەڕەکە کەمتەر خەمن لەو مزگەوت لە ڕۆژی قیامەت دێ شایەتێ ئێستا مزگەوتە نییە شایەتیەدا بۆ هەمومان بۆ ئەم گەڕەکە بۆ ئەوەی کە نوێژەکاتیای شایەتی بۆدا چونکە مزگەوت شتێک نییە تۆ لە خۆتۆ بە کەیفی خۆت بێی و نەیەی. ئەمە ماڵ خوایە ئەم مزگەوتە ماڵ هەموو مزگەوتەکە ماڵ خوایە ئەسڵی ئیشەکە ماڵ خوایە. ئیتر تو نەهاتنت بۆ مزگەوت ئەبێ عوزرێک بێ یعنی تو نایی بۆ لای خوا یعنی نایی بۆ لای پەرستنی پەروەردگار ماڵی خوا میێوانی خوا. ئەمە مزگەوت وایە وا تێبگە مزگەوت هیچ ڕەبتی نییە بە هیچ کەسێک. وإن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا هیچ کەس. مزگەوت بەس چییە بۆ پەرستن تایبەتە بە ئەڵڵاهیان بە پەروەردگار چونکە ماڵەکانی خۆیەتی لەسەر زەویە. أحب البلاد إلى الله پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام خۆشترین شوێن خۆشەویستترین شوێن لەسەر زەویدا مزگەوتەکانە لای خۆی پەروەردگار. چونکە ئەمە ئەبێ ئێمە زۆر پیرۆز بێ لامان مزگەوت شتێک ئاسایی نەبێ یعنی هەروە ئاسایی نەبێ مزگەوت بین و بڕۆین نا لای ئێمە تایبەتمەندی تایبەتی. دووەمیانش ئەوەیە بۆ ذکرکردن و عیبادەتکردن ئەوە تا ئێمە ئەبینین ئاودان. ئێستا ئەم پیاوە بەڕێزەکە ئەم مزگەوتەی کردووە چەند خێری بۆ ئەڕوا تۆ بێ بەس ئیمشەو دانە ئەم شەو 27 چەند سەعات مزگەوت کراوەتەوە خێری بۆ ئەڕوا. کەسێک هاتووە ئاوە خوا خێریەکە دێت حاجەتێکی لە مزگەوتەدا خێریەکە ڕۆشنایی دراوە لە شوێنێ خێریەکە کابراتیە نوێژەکە خێریەکە قورئان ئەخوێنرێ خێریەکە ئەم مزگەوتە لە سەعات چەند بۆ چەند ئەکرێتەوە ئەم پیاوە خێرێکە ئیتر وەک سەدەقەی جاری هەڕوا چی سەدەقەیەکە چی بەرەکەتێکە بەڕاستی. خۆزگایە من زۆر جاڵێم خوایە
ئەوە نەمان پێ بدەی خوایە بتوانین بەر ئەو حەدیسە بکەوین لە لادەیەکە چەپ بتوانین ئەوەنەی دوو غورفەی ماڵێک مزگەوتێ بە تۆ بکەین هەر ئەمە ئەوەی دەستی ئەڕوا حەقەوە بکایانی لادێ هەیە سێرەکەی بۆ خۆی بۆ کە سوکارەکەی خێر باوکو دایکی 5-6 برا 7 بران وەرن کاکە هەرێکی بە 2 ساڵ بە 3 ساڵ جارێ بە 10 ساڵ بە هەمومان لە ژیانمان ئەگشتمان بچین یەک لادەیەک مزگەوتی نییە ئاودانیکەینەوە مزگەوتێکی بۆ بکەین گەڕێکێکە نیەتی هەوڵدەین ناو قەوم و عەشرەت و خۆمان کۆکەینەوە بڵین با ئێمە خۆمان دروستکە ئەم مزگەوتە خەیری با هەمومانی تیاوی چەنە گرنگە ئەمانە ئەم فکرانەی کە بیکەیتەوە بەخۆ زۆر سەدەقەی نەبڕاوەیە چونکە ئەوەی مزگەوت خزمەتەکە بڕواتە نەبێ ئەوەی مزگەوت خزمەتەکە قەناعەتت وابێ لەوەی حکومەتێکش نەتوانێت خزمەتکە تۆ وەرە ئەم ڕەمەزانە دابنە بڕۆ ئیحسایی مزگەوتەکانی کورسان بکە بزان لە مزگەوتەکانەوە چەنە یارمەتی خەڵک دراوە بە پارە بێت کۆی کەرەوە هەمووی بزان حکومەت شەتوانی ئەوەنە پارە تەقدیم کا لە مایەکە ناتوانێت شتیوان نییە مەحاڵە ئەم دێنە خۆشە تەکمیلەکری ئەو دێ خەرزارە تەکمیلەکری ئەو ماڵ فەقیرە دەی بڕۆ خواردنی بۆ بچێنە دەی بڕۆ پارەی پێ بدە دەی بڕۆ 30 ڕۆژ ڕەبەق ئەمە ئیژێتی مامۆسا لەگەڵ موسڵمانان و خێرەوە خێرخوازانە تۆ بێتە سەورکە یعنی تۆ هەر مزگەوتی دەفتەرێکش بدا بزان چەنێ چ خەیر و بەرەکەتێک ئەمە بەس وەک پارە ئەیشتی تر هەزاران شتی تر هەزاران کێشەی مشکلەی بەژین عایلی کێشەی تر لە بواری بڵین لە هەموو وەزعەکانی ترەوە هەموو بەشەکانی لە مزگەوتا کۆکەیتەوە بەشێک نییە لە ناو مزگەوتانە بێت لەم یەخشا ئیلا الله بەس لە خوا ترسن چونکە نیەتیانش ئەوەیە نییە زۆر میمە موسڵمانەکان مزگەوتت کرد با نیەزت خوا بێ ئەوە زۆر گرنگە با نیەزت خوا بێ مزگەوتت کرد با بۆ خوا بێ بۆ خوا سوڵحاو بی چویتە مزگەوت عیبادەت کرد با بۆ خوا بێ هەموو کار و کردەوە کرد بۆ خوا بێ چونکە مزگەوت جێگای هەموو کەسێکێ بێتەوە بڕواتانە بێ خزمەتترینەکە تۆ ئێستا توانێت حکومەت داهات لە مزگەوت وەرگێ ئەو موسڵمانانەی کورسانە هەمووی بکاتە خاوەن هەوەسی بێ یەک لیژنەیە دروستکە لە هەموو مزگەوتەکان ناوی بنا لیژنەی زەکات ئەو فەقیر نامێنێ بەخیلا 3 ساڵ 4 ساڵ فەقیر نامێنێ یەک لیژنەیە دروست بکە هەر شارێک و یەک لیژنەی بۆدانە با گشتی بێنێ قایمە لای بێ هەر ماڵی هەر ساڵی 50 ماڵ بخەولاوە یەوەش فەقیر وەژار نامێنێ ئەو فەوزایە نییە ئێستاوا هەیە ئەو فەوزایە و سەرەکەی زۆر جار ئیسفادەیشی لێ ناکەین خۆی ئەگاتە شوێنی خۆی بەڵام لەوێ کەمتر ئەتوانی ئینسان بەڵام ئەوش ڕاستی بکرێن نەک تۆ بدرێ و لەولاوە بۆ شتێکی تر بەکاربێ ئەوش مشکلەیە بە شتەکەی بە جوانی و بە چاکی مزگەوت شوێنی عیبادەتە مزگەوت شوێنێکی گشتی موسڵمانانە مزگەوت شوێنی یارمەتی هەژار و نەدار و لێ قەوماوە جێگای خواپەرستیە جێگای ڕاستە جێگای ڕێزگرتنی دایک و باوکە شیرازەی عایلێ جێگای ڕێزکردنی پیاوە تەمەنەکانە جێگای گەنجانە جێگای ئافرەتانە ئیتر هەموو بوارێک ئەدینیتەوە لە مزگەوتە جێگای سڵحە جێگای تەباییە جێگای یەکریزیە هەمووی تایە مزگەوت چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە چووە مەدینە یەکەم شت کە دای مەزران مزگەوت هەر گەڕێکێک بڕۆن تەماشاکەن هەر گەڕێکێ مزگەوتی هەیە لەگەڵ ئەو گەڕەکەی کە مزگەوتیان هەیە زۆر جیاوازە هەر خەڵکەکەیشی جیاوازە ئەو گەڕەکەی کە مزگەوتی لێ کێشەی کەمتر هەتا مزگەوتەی کە گەڕێکێک مزگەوتی لێنێ هەموو بوارەکانی ژیان چونکە تەئسیری هەیە مزگەوت بە دەور و پشتی خۆیان چونکە بۆ کاکە ئەوەی دراوسەی مزگەوتە ئەوەی لە گەڕەکی مزگەوتە گشتی وەک یەکتریە ناسێ یەکێ لە گەورەی مزگەوتەوە ئێستا من و تۆ هەمومان دانیشین ئەگە مزگەوت نەبوایە لەوێ زۆری نەمان یەکتریمان نەناسێ نەمانزانێت تۆ چی بەڵام ئێستا شەخسی وایە ئەوەی براکەت لە ناو مزگەوتەکە زیاتر خۆشتت گەڕێت ئەی سەبەبەکە چییە مزگەوتە ئەگە مزگەوت نەبێ من لە کوێ تۆ ناسە من هام لەیرە و تۆش لە مەنتیقەیەکی تر ئەی ئێمە هاین بە یەکەوە چەند احتیاجی یەکتری دابی ناکەین ڕێگای مزگەوت چەنە چاکە چەنە خراپە دوورەکەینەوە لە یەکتری کەسێ نەخۆشە چین سەری لێدەین کەسێ ئیمکانیەتی یارمەتیەدەین کەسێ دیار نییە پرسیارەکەین کەسێ خوانەکە لێ ئەقەومە چینە دەنگەوە ئەمە گرنگە
ئەمجا فێرەکەین گەنجەکان احترامی ڕیسپیەکان ئەگرن مزگەوت بە ڕیسپیەکانەوە بینین جوانی یەکێکمان لێ وەفاتەکە سەیرەکەی گشتمان هاینە پەرۆشە و گریان و عەسرمان دێ و ئیلاکین بۆی ئیتر هەمووی حتا هەموو جانبەکانی تر لە یەک دەرەوە لە مزگەوتە هەمووی ئەبێتەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک چووە مەدینە یەکەم شت مزگەوتی دانا مزگەوتی دروست کرد یارمەتی مسلمانان غەیرە مسلمانانش مزگەوتەرەوە نییە بۆ مسلمانانی ئیسفادەی بێ غەیرە مسلمانش ئیسفادەی لێت وە شەرت نیە هەر مسلمان بێتە مزگەوت غەیرە مسلمانش تێ تەنانەت ئەوانش ئەبینی لە مزگەوتە ئیسفادەی خۆیە چونکە مزگەوت جێگایەکە زۆرترین خەڵکی تایە زۆرترین خەڵک ڕوئلیەکە بێ ئەوەی کەسیش بانگ بکەی خۆی دێ چونکە ماڵی خوایە خوا خۆی ئاوەدانیەکاتەوە بەڵام لەگەڵ ئەمەشدا ئەبێ مزگەوت حرمەتی بپارێزێ چی لەلایەنی نوێژخوێنانەوە چی لەلایەنەوەی دەرەوە مزگەوت شوێنێکی ئاسایی نییە هەموو کەسێک بتوانێت دەستی بۆ بووە مزگەوت شوێنێکی ئاسایی نیە هەموو کەسێک بەکەی خۆیسە مزگەوت وەک دایرەیەکی تر نیە زۆر جار تەسەوورکەن زۆر جار هەندێک شتە بێ لە شاری خۆمانە ئەو برایە لە ئێژن مامۆستا شتێک هەیە چی بکەین باش یعنی ئەمەنە احترام لە مزگەوتە گرن تەقدیرە گرن وا خێرایان بنووسێ عالەمی جێگای چاکە جێگای هەموو شتێکە تەقدیرە ئینسان کە لە چاکەکانە باسی کا بە تەکید یعنی چەندێک خۆشە دێت حرەسیاتی مزگەوتە گرێ ئەمە گەورەیە بۆ خۆیان ئەمە شایەتیە کە سبەینی ئەمانە لە قیامەتە بۆ خۆیانە وە خزمەتکردنە بەو کەسانەی کە نوێژ دەکەن دووەمیان ئەوەیە کە مزگەوت ئەوەیە وەک دایرەیەکی تر نییە گەشتێکی مخالەفەکە یەکسەرە چنە سەری نە ئەوەشی لە ڕابردووە کراوە چاک نەبووە چاک نەشکاوەتە هەرچی بێ چونکە مزگەوت قەت جێگای قاڵە گاڵ نییە هەرچی بێ نابێ مسلمان دەنگ بەرزکاتەوە بە تایبەتی لە شتەکانە ئەگەر گرفتش دروست بوو گرفتەکەش ئەبێ وان نەکات هەرچی بێ نابێ دروست نییە شەرعەن لە ناو مزگەوتا دەنگ بەرزکرێتەوە یەکێ لە نیشانەکانی قیامەت پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خەڵکانێ پەیدا دەبن لە قیامەتا مزگەوت دەکەن ئەڵێ مزگەوتی من ئەو شەژە مزگەوتی من بۆ ناوەی کا مزگەوتەکە ئەمجا فەرمی پێغەمبەری لە قیامەتا لە مزگەوتەکانە دەنگ بەرزە بێتەوە دەنگ بەرزە بێتەوە یعنی حرەمی مزگەوت ئەشکێنن ئەبێ وریابی مسلمانەکان ئەمانە لە ناو مزگەوتا چارچەوەی مزگەوت ئەبێ ئینسان مڕاعات کە مزگەوت وەک ماڵ نییە تۆ میوانی خوای ئێستا هەموومان میوانی خوای ئەمانەوێت چۆن لە خزمەتی خوا بین چۆن لە خزمەتی خوا بین یعنی تۆ تەسەوور کە دەی بۆ ماڵی خوا کە میوانی حتا لە ماڵ خوا دانوشتووی میوانی گەڕێیتەوە ئەتەوێت چۆن لە خزمەتی خوا دابیت چۆن میوانی خوا بکەیت خۆت داینە حەزەکەی دەنگت بەرز بێ نە کە حەزەکە لە خزمەتی خوایە دەنگی بەرز بێ ئەتەوێت چۆن دانیشی حەزەکەی بە جوانتری شێوە دانیشی ئەتەوێ چی جلێ جوانترین جل لە بەرما بێ ئەتەوێ خوا چۆن بتبینێ کاتێک تەماشاتەکە حەزەکەی چی بکەیت حەزەکەی قورئان بەدەستەوە بێ قورئان بخوێنی حەزەکەی زیکر بکەیت حەزەکەی ڕوو بکەیت لە قیبلە حەزەکەی فکر بکەیتەوە لە عەزەمەتی خوا ئەمانێ غەیری ئەمە حەزەکەی هیچ کەسێ لە ئێمە حەز ناکە غەیری ئەمە هیچ کەسمان چونکە ئێمە بۆ ئەمە هاتووین ماڵی خوش ئەمەیە ئێمە 5 فەرزە میوانی خوای چی خۆشبەختیەکە 5 فەرزە میوانی خوای هاتیتە مزگەوت میوانی خوای کاتێ پانەیتە ناو دەرگای مزگەوت ئەیتر تۆ بۆ خۆت های لە زمەی خوایە حتا دەرەچی های لە زمەی خوا مەلایکە گشتی دوعات بۆکە تۆ نوێژەکەی دوعا بۆکە دانیشتە دوعات بۆکە حتا لە قوبعی مزگەوتای دەرئەچی دوعات بۆ دەکەن دوعات بۆ دەکەن حتا خوای گەورە دوعاکانی مەلایکەش معلومە کە ڕەت ناکرێتەوە لێت قبوڵە بێ خوای گەورە ئینشاءڵڵا قبوڵەکە دێی حتا دێی بۆ مزگەوت لە ماڵ دەرەچی مەلایکە حیمایەت دەکا و لەگەڵ تایە و دوایەوەش هەر هەنگاوێکە نەی ڕاست خێرێکە چەپێکە ئەنەی شەڕێکە دەیتە مزگەوت کە نوێژەکە هەتا سەلامە دەیتەوە دەرەچی ئەچیتەوە بۆ ماڵ بینی نیمەڕۆ عەسر ئێستا ئێمە دەرەچین دوای ئەمە دەڕۆین بۆ بازاڕ دەڕۆین بۆ وڵات دەینەوە دوای بۆ مەغریب دەینەوە چەندێکت کردووە بۆ نمونە دەگوناحت کردووە دەیتەوە بۆ مزگەوت سفرە بێتەوە هیچ گوناحت نەکردووە ئەگەڕێیتەوە بۆ مەغریب فتارەکەی
لە ماڵەوە قسە ئەەکەی ئەیلا ئەەکەی ئەولاکەی بینی مەغریب و عیشا گوناحت کردە دەیتەوە بۆ عیشا سفرە بێتەوە هیچ گوناحی نەکڕۆم بەندێ سرکی خوای گەورە چنێ بە ڕەحمە نوێژەکان بینی نوێژەکان کەفارەتە گوناح خوای گەورە لێ خۆش بۆیە مزگەوت ئینسان دەستی ئەەکەوێت بەڵام نەهاتنت بۆ مزگەوت ئەم خێرە گەورە دەست ناکەوێت یعنی زۆر جار ئەگە خەڵک بزانێ تۆ ئەوەی لای دروست بێ من ئەچم بۆ مزگەوت میێوانی خوام بەو خوایە کەس دوا ناکەوێت قەت دزنە هەرچی ئیشێکت بێجێری ئەڵێ خوا بامەکە خوا بام منەکە حەیە عەلە سەلا بێن بۆ میێوانی خوا ورد کوانەوانەوە حەزەکەن بێنە مشتاقی بینینی خوان مشتاقی میێوانی خوان ماڵی خوان تخوا کەسێ ئەگەر ئاوا تێبگا قەت دڵی دێجێ بێ لێ سەحابە ئاوا بوون بۆیە ژیانێ لە ئیشیان بوو جێی کاکە نوێژمێ ئامادە نەبوو یەک نوێژی تەرکە هەرچی ئیشێک بجێ لە چونکە ئەوان ئاوا تێگەیشتون دەربارەی مزگەوت ئەهاتن بەم لەونە چونکە مزگەوت خێر و بەڕەکەتە بۆ هەمووی بۆ چاکە بۆ ڕێگا پیشاندەر بۆ بۆوانیشی کە خراپن چاکە بەڵام وریابین مزگەوت شتێک شەیە تێبگەین مزگەوتمان هەیە شەرنی هەموو مزگەوتێ بەعزجار مزگەوتێ لە ڕێگای خۆی دەرەچێت چونکە لە زەمان پێغەمبەرا بووە سەڵ سەلەم ئەم مزگەوتە ئەبێ ئەوەی کە باسمان کرد بۆەوە بێ غەیری ئەوە بێ نابێ ئەو کاتە شەرع قسەی ترمان لەگەڵاکە دین پێمانەڵێ هەر مزگەوتێ لەو مەبەستە ڕاستەقینەی خۆی دەرچوو بۆ شتێکی تر شەرع پێمانڵێ بۆ چێ بیڕمێنیتش ئەم قسە لای من لای جەنابتان کەمی عەجایب نەبێ وردێکەم و پەلەمەکەن مزگەوتی ضیرارمان بوو ضیرار منافقەکان دروستیان کرد لە زەمان پێغەمبەر سەڵ سەلەم بۆ ئەوەی دژایەتی مزگەوتەکەی ڕەسوول الله بکەن صلی الله علیه وسلم کاتێ دروستیان کرد پێغەمبەری خوایان بان کرد بۆی نوێژی تیا بکە خوای گەورە ئیزنی نەدا وتی مەچۆ بۆ مزگەوتە ئەو مزگەوتە مزگەوتێکە بۆ خوا نییە بۆ من نییە ئەم مزگەوتە بۆ ڕێگایەکی ترە لێوارێکی تر بەڵکو ئەمە ناوی نا مزگەوت ضیرار یعنی زەرەری زۆرترە تا قانزانج زەرەری زۆرترە تا قانجاز لەو کاتەوە بوو وتیان ئەو مزگەوتە ئەبێ نابێ بمێنی تر عولەماناتونە ئەمە قاعیدەیەکی شەرعیە لەسەر ئەوە مزگەوت لە هەر گەڕێکێکە بۆ بێتە خێر ئەبێتە شتێکی چاک و باش بەڵام وریابین ئەوە مزگەوت ئەبێ بەو ڕێگا جوانە و دینە ڕاستە هەمووی لەسەر نەرمونیانی لەسەر خۆت شتی جوان ئەم دینە گەورە سنگ فراوان دڵت زۆر گەورە بێ شتەکان بە فراوانی بدەیتە خەڵک فێری دڵ فراوانی بکەی ئەم ئیسلامە بەشی هەمومانەکە بەخوا بەشی من و تۆ موسڵمان و گاور و جوولەکە و یەهودی و بەخوا بەشی گشتێکە بەخوا ئەم ئیسلامە بەشی گشتمانەکە کابرای یەهودی قیچەکە یەهودیە با یەهودی بێ کابرا نەسرانیە بە نەسرانی بێ پێغەمبەری خوا چووە مەدینە خۆ گشتی موسڵمانە بۆ برە گشتی لەگەڵا بوو گشتێکی دەستورێکی دانا جوان دەستورەکە گشتی تیا بوو مافی کەسی پێشێن نەکرد بە جوانی ئەمە ئیسلام هات ئاوا جوان لە مەدینە بخۆیان هەمووی بەیەک و ئەژیا و زۆر ئاسایش و دینێکی چەترێکی ئیسلام بەڵام هەمووی لە ژێرا جێبێتەوە تەواو کەسێکمانەیە نوێژ ناکە داوای لێەکەی نوێژکە ئیقامە حوجەکەینە سەری کردی نەیکرد خۆتر چی لێکن خۆ عیدامی ناکەین ئێمە هۆ لای خوا ئەمێنێ کابرا عەرەق خوا نەسیحەتێکەین دەینە سەریان پێڵێن زۆری لێکەین قەیچەکە ئەمەیکە نەیشی کرد داواکەین لە حکومەت با ئەمە نەکە ڕێگانەدا بە عەرەق چونکە عەرەق زەرەرە بۆ هەمومان ئیستاش زەرەر نەبێ 10 ساڵتر بۆیان دەرەکەوێت زەرەرە تلیاک حەشیشە گشتی زەرەرە وڵات کاولەکە گەنجەکان سەر لێ شێوانەکە عەرەق خواردن زەرەرە بەخوا برا هەر بوو هەر شارێ و عەرەقخۆری زۆر بوو نەکبەتی گشت ڕۆژی هەرایە و بەزم ئەمانە سوودی نییە هەر نەک بۆ ئیسلام هەر سوودی نییە بۆ مرۆڤ هیچ مرۆڤێ سوودیە ئەو شتانێک کە ئیسلام ئەڵێ و مزگەوتەڵێ کەمەیکە بڕواتانە بە خێری بۆ مرۆڤ نییە وەک مرۆڤ ئەگە خێری بێ ئیسلامێژە بیک بەڵام کە خێری نەبوو یعنی مەیکە خوای گەورە مزگەوتەکانمان ئاوەدانکە پڕ بەرەکەتی بکە پڕ خەیری بکە ئەوەی دینە ڕاستەقەیە خوایە مزگەوتەکانمان بێتە نورێک بگەشێتەوە ناو شارەکانماندا یا ڕەبی مزگەوتەکانمان بێتە جێگای تەبایی یەکریزی برایەتی خۆشەویستی
بیکاتەمایی هەوێنێک بۆ شارەکانمان بۆ گەڕەکەکانمان خوایە مزگەوتەکانمان ئاوەدان کەیتەوە یا ڕەبی خوایەوەی ماڵی تۆ ئاوەدانەکە خوایە ماڵەکەی ئاوەدان کەیتەوە لە دنیادا خوایەوەی ماڵی تۆ ئاوەدانەکاتەوە خوایە دڵی ئاوەدان کەیتەوە خوایە ماڵ و مناڵی ئاوەدان کەیتەوە یا ڕەبی خوایە لێتە پاڕێنەوە قیامەتی ئاوەدان کەیتەوە یا ڕەبی قەفرەکانی باش بکەیتە نەسیبی خوایە ئەوانەیشی کە نیەتیان بۆ خۆت ئەزانی چاک ئەزانی کێ نیەتی بووە کە نیەت هەیە بۆ مزگەوت بکەم نەیتوانی و دەرچووە لە دنیا خوایە لێتە پاڕێن بۆ خاتینەوە بە نیەتە چاک و پاشەکەیان بۆ بنووسی ئامین ئامین الحەمدولله رب العالمین